حکوومەتێکی تەواوی تیمەکانی بەرگری شارستانی لە تەواوی شاری هەولێر و دەوروبەری بۆ ئەو شوێنانێکەوە گربوونەوەی ئاوی لێیە. پاش ئەوەی ئێمە بە نووسراوێکی فەرمی ئاگادار کراینەوە ئەم هەفتەیە تەواوی هێزەکانمان لە ئامادەباشییا بوو تیمەکانمان بۆ حاڵەتێکی نەخوازراو و سوپاس بۆخوای گەورە هەتاکو ئێستا هیچ حاڵەتێکی گەورە نەبوو لە هەولێر و جگە لەو تیمانێک کە هەمانە لە بنکەکان کە لە سنوورەکانی خۆیان گەڕانەکەن هەر شوێنێک مەترسی هەبێت فریایەکەون بە خێرایە گەنە شوێنی ڕوودا بە هەماهنگگی لەگەڵ تیمەکانی شارەوانی ژینگە ئەو تیمانێکە ماینە پەیوەستن بە بۆ لافاوە بۆ کەشەوە کە هاتوتە هەرێمی کوردستان و ئێمە جگەل لەو تیمانێک کە هەیە بنکەکان تیمێکی گەڕۆکی بەڕێوەبەرایەتی خۆمان بە بەردەوام لە گەڕاندا لە ناو شاری هەولێر و دەوروبەری هەر شوێنێک پێویست بکا بەوەی کە ئێمە فریاگوزاری بکەین و ئێمە بە زووترین کات چوونتە شوێنی ڕوودا و ئامانگیشی تەواویش هەیە لە بینی ئێمە و شارەوانی هەموو لایەنەکانی و جگە لەوەش کە هیچ باسم کرد هیچ ڕووداوێکی نەخوازدا و تاکوی سەرڕووداوە ژمارەکانیشمان کراوەتەوە هاوڵاتیانی خۆشەویست ئاگادارەکەینەوە کە هەر حاڵەتێکی نەخوازراوە بوو خێرا پەیوەندی بکەن بە 125 ژووری عملیاتی ئێمە بۆ ئەوەی بە زووترین کاتی مەکانی ئێمە بگەناوێ و ڕێنمای هاوڵاتانیشمان کردو و ئێساش دووبارە یەکەینەوە کە بەی شێوەیەک لەو شوێنانێک کە ئاو گردە بنەوە ئۆتۆمبیلەکانی ڕانەگرن بە تایبەتی ناو بازار و شوێنە گشتیەکان ئەو شوێنانەی کە گربوونەوەی ئاوی لێ ساڵانە بە تایبەتی لای دەستری سەیداوە کە ئەم ساڵ دەستخۆشی شارەوانیەکەی لەسەر ڕێنمایەکانی ئێمە ئەو شەقامی بە تەواوەتی گرتووە بۆ ئەوەی هیچ هاتوچۆیەکی ئۆتۆمبیل نێتە ناو دستی سەیداوە و ئۆتۆمبیلەکانیان ژێر ئاو نەکەون. لەو چەند ڕۆژەدا هیچ حاڵەتێکی نەخوازرا و ڕوویداوە بەهۆی لافا و ئاوە وەکو باسم کرد هیچ حاڵەتێکی نەخوازرا و هیچ حاڵەتێکی گەورەمان نەبوو. سپاس ئاگر لە کاردێشیشی کەورگۆس کەوتۆ زانیاری چی وەتیمەکانتان چونێتەوە شوێنە ئاگرێکمان هەبووە نیو کاشمان پێشێستا ئێمە ناگەدار کردەوە سێ تیمی بەڕێوەبەرایەتیمان لەوەیە لە خەریکی کۆنتڕۆلکردن تاکو ئێستا زیانی گیانی نییە. پلانەکانی بەرگری شارستانی هەولێر و شارەوانی چیت بۆ ڕێگریکردنی کەمکردنی حاڵەتەکانی لاپاوانی کە ئەو کۆبوونەوەی کە لە ئەنجومەنی پارێزگای هەولێر دەکرێت بەڕێز پارێزگا دوایەوەی کە مساوی فەرمی بۆ هەموو فەرمانەکان کرد و هەموو فەرمانەکان ئەندامیان هەیە لە ئەنجومەنی پارێزگای هەولێر ئێمە هەمانگێکی تەواو هەیە لە بینی هەموو تیمەکان ئەو شوێنانێکەوە ئێمە ساڵانە گربوونەوەی ئاوی لێ هەبوو ئێمە دەستنیشانمان کرد و برایانی شارەوانیمان لێ ئاگادارکردنەوە و ئەوانیش پێشتر ئامادەکاریی تەواویان کردبوو شوێنەکانیان قاویان کردبووە ئەو کەناڵەکانی ئەو ڕێڕەوانی کە ئاوی پیادێت هەموو خاوێن کرابوو بۆی کەمترین گربوونەوەی ئاو هەبێنەوە. خەوان چۆن هاوکاری و گەڕەکانە بن کە خزمەتگوزار ڕێگەوبانیان لێ لەناو پڕۆلی تێدان لەگەڵ و بارانبارینە ئەمە ئەو زۆربەی گەڕەکەکانی هەولێر و دەوروبەری بەهۆی ئەوەی کە خزمەتگوزاری ڕێڕەوی سندوقی بۆ کراوە و لولەی و سندوقی بۆ کراوە کەناڵەکانی ئاویش پێشتر پاک کراوەتەوە مەترسی لافا و زۆر کەم بۆتەوە ئەم ساڵ لە چاو ساڵانی درەوە و ژمارەکانیشمان کراوەتەوە ئەو شوێنانی کەوا بزانین لۆدێکی زۆری لەسەرا کە کێشیان بۆ دروستە بێ ئێمە زیاتر چاومان لەسەریانە و هیچ حاڵەتێکیش نەبوو تاکو ئێستا. کاک شاخەوان ئێمە ئێستا لەسەر جسری سەیداوین ساڵانە بەردەوامی ئەم ساڵیش بەهۆی کۆبوونەوەی ئاو بۆ لاگەری کۆبوونەوەی ئاو داخراوە بەڕووی هاتوچۆی ئۆتۆمبیلدا اینجا هۆکاری کۆبوونەوەی ئاو لە جسری سەیداوەسی ڕێڕەوی ئاوەکەی گیراوە یاخود چۆکارێکی دیکەی هەیە کە ساڵانە ئاوی لێ کۆبێتەوە بەڕێژ پێشتر ئەو ڕێڕەوەی کە هەبوو لێرە و ئەوە کۆ بۆ لێرە دەرناچوو وەکو باسم کە هەموو زێرابەکان و ڕێڕەوە ئاوەکان پاکراوەتەوە و دەرچەیەکی کەیان بۆ کردەوە کە ئەو پەنگی دەخواردەوە پێشتر لێرە و ئێستا ئەو ساڵ ئەو کێشەیەشمان نەما. هەموو بنکەکانمان لە ئامادەباشیایە تیمێکی گەڕۆکیشمان پێکێناوە بەڕێوەبەرایەتی